ژمارێک لە گەنجانی باکووری کوردستان لە ناوچەی پرسوس کۆبوونەوە تا پشتگیری لە دۆسەیەکی کوردی بکەن، بەڵام لە ناکەو کەسێکی خۆکوژ خۆی تەقاندەوە و ڕووداوەکەی کردە کەیسێکی دیکە لە میدیا ناوخۆی و جیهانیەکاندا. نزیکەی 300 گەنجی کۆمەڵەی سۆشیالیست سەردانی ناوەندی هونەری و ڕۆشنبیری شارۆچکەی پرسوسیان کردبوو لە پارێزگای ڕەحا لە باکووری کوردستان بۆ هاوکاریکردنی نۆژەنکردنەوەی کۆبانێ. ئەو کۆمەڵەیە لە باخچەیەکدا کۆبوونەوە و لە کاتی خوێندنەوەی بەیاننامەی کۆمەڵەکەدا کەسێکی خۆکوژ چووە نێو کۆبوونەوەکە و خۆی تەقاندەوە. با پێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی تورکیا نزیکەی 30 کەس گیانیان لەدەستداوە و 100 کەسی دیکەش بریندار بوون. تەقینەوەکە کاردانەوەی ناوخۆی و جیهانیەکانی بەدوای خۆی داهێنا و ئیسماعیل کاپڵان هاوسەرۆکی ڕێخستنی پارتی دیموکراتی گەلان ڕایگەیاند. تەقینەوەکە لە ڕێگەی کچێکی 18 ساڵەوە بووە و وەک خۆی دەڵێت ئەندامی داعش بووە. هەر سەبارەت بە تەقینەوەکە بڕیارە فیگان یۆکسەکداغ و سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە کۆبوونەوەیکی ناسایی ئەنجام بدەن و دوای کۆبوونەوەکەش هەڵوێستی خۆیان ڕابگەێنن. دوای تەقینەوەکەش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا تەقینەوەکەی ئیدانە کرد و عەبدوڵڵا گولیش سەرۆکوەزیرانی پێشووی تورکیا سەرخۆشی لە بنەماڵەی قوربانیان کرد. لە بەیاننامەیەکیشیدا سەرۆکایەتی هەرێمی کوردستان تەقینەوەکەی ئیدانە کرد و ڕایگەیاند تاوانی شەیدکردنی هاوڵاتیان و ئەنجامدانی کاری درەندانە نیشانەی شکست و پەلەقاژەی تیرۆریستانە کە دژی هەموو بەهایەکی مرۆڤی و ئاینین. لە لایەکی ترەوە کەمال قەزدار ئۆغلۆ سەرۆکی پارتی گەلی کۆماری جەهاپە ڕایگەیاند دڵگرانن بە تەقینەوەکە و گیان لەدەستدانیە و گەنجانە، ئەوانە شەرمەزار دەکەن کە پشتیوانی لە تیرۆر دەکەن. ناوەندی هونەری و ڕۆشنبیری ناوەندێکی سەر بە پارتی دیموکراتی گەلان هەدەپێ و لەلایەن شارەوانی پرسوسەوە بەڕێوە دەبرێت کە لە ماوەی ڕابردوودا میوانداری زۆربەی ئەو چالاکی و کۆبوونەوانەی کردووە کە تایبەت بوون بە پشتگیریکردن و ئاوەدانکردنەوەی کۆبانێ.